سەرەتا سپاس طبعا گۆڕانکاری کەشوهەوا بە تەواوەتی جیهانی گرتووەتەوە لەگەڵەوەش عێراق و هەرێمی کوردستان بەدەر نین لەو گۆڕانکاریە هەمیشە گۆڕانکاری کەشوهەوا نەبوونی بارانباری نەبێتە هۆی دروستبوونی سترێس لە ناو ڕۆکەکانە ئەو سترێسی کە دروست دەبێت ئەبێتە هۆی دابەزینی ئاستی مەناعەی بەرگری لەشی نەباتەکان ئێستا لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەژاری غاباتمان بە سنەوبەرەکانەوە هەر لە دوهۆگوزاخەوە هەتاوەکو منتیقی لای خۆمان ئەتوان بڵێم 1665 تووشی نەخۆشی بووە کە نەخۆشیەکانیان هەردووکیان چه فطریات و چه بەکتریا هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی نەخۆشیەکە لە ئەنجامی لەی یەکەم وشکە ساڵی وردە تەشەنی سندووە وەکوتم لە ئەوەی کە نەیتف بووە کاتی خۆی لای خۆمان ناتیف بوو دۆزراوەتەوەکوی سنەوەری زاوێتێکێکە لە سنەوەرە زۆر باشەکان بەڵام بەداخەوە ئێستا سنەوەری زاوێتەشێکێکە لەوانی کە توش بووە دۆخەکە مەترسیدارە ئەو وەرە و مەترسی ژەڕوا بەرەو ترسناکتری ڕابەوە لەبەرەوەی تەنها ئەژاری غاباتی نەگرێتەوە بەڵکو ئەژداری باڵێنداری بەردارەکانیشی گرێتەوە لە ئێستاە زەیتون توش بووە لە ئێستادا ئەو فستەقانی کە کراوە زۆربەیان توش بوون گوێز توش بووە ئەتوانم بڵێم چەند ساڵێکی داهاتوو ئەمانە بنە هۆی سەرچاوی وشک بنە هۆی وشکبوون و نەمانیان بۆیە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەمانە ڕێگەیان لێ بگیرێ عادەتەن گۆڕانکاری کەشوهەوا ناتوانین مرۆڤ دەستی ناتوانێت تیابێ بەڵکو ئەتوانین ئەسنافی مقاوم زەرا بکەین ئەسنافی مقاوم ئەوانەی کە بەرگریان زیاترە بەرامبەر نەخۆشیەکە ئەویش بە ماوەی ساڵێک و 2 ساڵ ناکە بەخۆ پێویستی بە ماوەیەکی زۆر هەیە تاوەکو بتوانین ئەسنافی مقاوم لە سنەوبەریاتە بە تایبەتی بچێنرێت و ئینۆکولیشن بۆ فەتریات و بەکتریاکان بکرێ ئایا ئەمانە بەرگرییان بۆ نەخۆشەکە دروزە بێ یاخودنا بۆیە پێویستی بەکات هەیە و پێویستە بە ئەسنافی مقاوم هەیە عادەتەن کاریگەریەکانی زۆر وازە دیارە تۆ غاباتێکە دەیەکە وشک بێکاتە یەکەم پشت ڕێژەی ئۆکسسیجین کەمێ بێتەوە پیسبوونی هەوا زۆر زیاکە ئەمە خاڵێکی تر ڕێژەی شێل لەو ناوچەیە کەمە بێتەوە کە نەژەی شێ کەم بۆەوە زۆربەی نەخۆشیەکانی کە دروزە بێت و خاڵێکی تریش ئابووری کوردستان لەسەر کۆمەڵێک بەرهەمی میوەکانە ئەو بەرهەمی میوانە کە ئەگەر هات و وشک بوو دارەکانی نەما کاتە ئابووری لە جوتیارێکی مەساحەیەکی زۆر کەمی بچەنددارێکی هەبێ کاریگەری هەیە تاوەکو و ڕوبەرێکی فراوان و ڕوبەرێکی زۆر بۆیە هەم لە جانبی بیئیەکەوە زەرمەند دەبین هەم لە جاری ئیقتصادیەکەشەوە ئێمە زەرمەند دەبین هەمیشە هەوڵ بدرێ تەبەن ئەمە بە وەگوتم لە ئەنجامی ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ ناتوانین ئەمە بکەین ئەو دارانی کە پێشتر لای خۆمان نێتیڤ بووە ئەسڵی لای خۆمان ناوچەکەی خۆمان بووە ئێستا مقاوم نەماوە لە ئەنجامی چیش مقاوم لە ئەنجامی وەستێسەیەکە بۆی دروست بوو لە ئەنجامی ئەوەی کە لە ناو نەباتەکە کۆمەڵە ئیندۆفایتمان هەیە ئەو ئیندۆفایتانە چ بەکتریا بێت چه فەتریات بێت پێشتر دیفاعی لە نەباتەکە کردووە ئێستا خۆی بۆ پاثۆجین لەهەنی حاڵەتە بۆ بە پاسۆجی بۆ بە هۆکاریەوەی کە دارەکە وشەکە کەواتەیە پێویستمان بەوەی ئەسنافی مقاوم زەراکەین بە دەرەجە یەک بە پلەی یەکەم سنەوبەریا دەبێ بگەڕێمزانین کام سنفە لە کوردستانە زۆر مقاومە و گوتم ئینۆکولیشنی بۆ بگرێ و تێست بکرێ ماوەیەکی چەند ساڵێک ئەمە خاڵێکی تر بە تایبەتیدار میوەکان ئەبێ ئاودانیان بۆ بکرێ و فەلاحانی کە ئەو جوتیارە بەڕێزانی کە مەساحەیەکی کەمی ڕوبەرێکی کەمی تاوەکو ڕوبەرێکی فراوان ئەبێ ئاودانی بۆ بکرێت و خاڵێکی تر ئەوەیە کە پۆند و سەد دروست بکرێت تاوەکو ڕێژەی شێ زیاد بکە کە ئەوانە زیاکرا عادەتەن وردەوە لە توانین ڕوبەڕووی نەخۆشیەکان ببینەوە